ڕاستی ئێمە لە پارێزگای هەڵەبجە من تقریبان زیاتر لە 12 ساڵە لە باری ڕێکخراوەیە کارەکەم و زیاتر لەسەر مافەکانی ژنان و لەگەڵ ژنانە سیمینارمان هەیە. ئێمە تەنها لە ناو پارێزگای هەڵەبجە نیە، ئێمە لە دەروی پارێزگای هەڵەبجە لادێکان خوورماڵ و سیروان ئەمانە ژن لەگەڵ ژنانە قساکەین کۆبینەوە سیمیناریان پێشکەشەکەی. ئەوەی کە ئێمە لە ماوەی ئەم چەند ساڵایە کە بینیومانەوە ژنان لەگەڵ ژنانە قسەمان کردو ڕاستی توندوتیژەکان لە ئاستێکان کە ئتر ئەبێ حکوومەت لایەنی پەیوەندیدار ئیشیان لەسەر کات. ئێمە لە پارێزگای هەڵەبجە بەداخەوە کە هیچ شوێنێکمانە سنتەرێکمانە شەڵتەرمان نییە و هیچ شوێنێک نییە کە ژنان ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەرەکرێ بچن سکاڵا بکەن یاخود ئەو ژنانەی کە هیچ شوێنێکیان نیە بچنە شوێنێکیان هەبێ وەکو شەڵتەرێک لەوێ ژیانی خۆیان بەسەر بەرن. بۆیە ئەمە یەکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕوو هەموو ڕۆژێک ڕوبەڕووی ژنانە بێتەوە بەداخەوە کە ئێمە ئەزانین هەڵەبجە شوێنێکە لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر پابندن و پەیوەندی کۆمەڵایەتیان زۆر بەهێزە. ئەگەر توندوتیژیش هەبێ کە شوێنێک نەبێت ناتوانن ینی بچنە شوێنێکی ترەوە. بۆ ئێمە ئێستا ژنمان هەیە توندوتیژی بەرامبەر کراوە ئەچێتە لای ڕێکخراوەکان، ینی زۆر بۆ نمونە هەر ڕێکخراوەکە من کە یاسایی نییە ئەینێرین ینی ئەڵێ نازانین بچین بۆ کوێ ئەبێ بچنە مافی مرۆڤەوە، مافی مرۆڤی ژەوی شوێنێکی نیە ئەبێ بینێرە بۆ سلێمانیە مەسیرەکەی لە باتیەوەی کە کێشەکەی هەل بکرێ کێشەکە گەورەترە بێ خەڵکی زۆرتر پێیەزانێن. بۆیە ئێمە هەموو ساڵێک نەک هەر لە 25 نۆڤەمبەر لە 8 مارسە ئێمە داوامان کردو لە لایەنەکانی پەیوەندیداری هەڵەبجە کە ینی ئیش لەسەر ئەمە بکەن هیچ نەبێت سنتەرێک هەبێت کە ساڵانە ئێمە ئامارمان هەبێ. بەداخەوە چەند ساڵە ئێمە هەر کەسێک گێتە ناو پارێزگای هەڵەبجە ئەڵێ توندوتیژی نیە لەبەر چی نییە لەبەرەوەی کە ئێمە شوێنمانە ئاماری لێبێت و خەڵک سکاڵا بکات. بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی نوێ هەمیشە ڕەتی ئەوەکەینەوە کە پارێزگای هەڵەبجە خاڵی بێت لە توندوتیژی بە ئەزمموی ئەوەی کە ئێمە خۆمان تیممان هەیە ئەگەڕێ بە ناو شارەکانە لادێکانە لەگەڵ ژنانە کۆ بێتەوە. بەڕاستی توندوتیژی وا هەیە ئەسڵان هەرکە گوێبیستێ بیلانێ لە هیچ شوێنێکی ترامە ڕوونابێ. ژنمان هەیە لە ناو پارێزگای هەڵەبجە 15 ساڵە زەواجی کردووە ئەسڵەن تا ئێستا خۆری نەبینیوە و ینی ئەمە هەمووی بەڵگەمان هەیە و قسەمان لەگەڵا کردووە. بەڵام لەبەرەوەی کە هیچ شوێنێک نییە سکاڵای بکات و هیچ شوێنێک نییە داڵدەی با ئەگەر بۆ نمونەشکات لە مێردەکەی یا لە کەسوکارەکەی بکات شوێنێک نییە پەنای بۆ بەرێ ئەمە بۆ خۆی هەر ئەم توندوتیژە قوبوڵەکات و ژنمان هەیە دەست درێژی سێکسی کراوەتە سەری دوای ئەوە کە نەیتوانیوە چارەسەر وەرگێت دوایەوە کە نەیتوانیوە بچێتە دەرەوە لەو ماڵە ئێستا تووشی حاڵەتێکی دەرونی زۆر توند بووە ینی لەوانەیە چارەسەرکردنی زۆر مەحاڵە. بۆیە ینی ئەمە توندوتیژیەکان ساڵ بە ساڵ گۆڕانکاری بەسەرات. بۆ نمونە ئەم ساڵ ئێمە لە پای ئەو گەڕانەمانە توندوتیژیمان هەیە هەمووی زۆربەی لە ڕێی تۆڕە کۆمەڵاتەکانەوە ڕوبەڕووی کچان و ژنان بوونەتەوە بەداخەوە کە ئەویش دیسانەوە یەکێکە لە توندوتیژەکان کە حکوومەت تا ئێستا هیچ چارەسەرێکی بۆ ئەمە نەدۆزیوەتەوە. ئێمە بەڵێ بەتەکید ئێمە ینی ئەوەی کە لە توانای خۆمان نابێت ئەوەی کە ئێمە بتوانین لە ئاست توانای ڕێکخراوەکەمان بێ ئێمە هاوکاری ژنەکانەکەین. هەر ژنێک کە پێویستی بە کەسی یاسایی بێت ئێمە ڕێکخراوی تر هەیە کە لە بواری یاسای ئیشەکات مەحامیان بۆ ئەگرێ بێ بەرامبەر و ینی ئەو پەڕی محاولەمان کردووە ئەگەر کەسێک لە حاڵەتێکی دەرونی زۆر خراپە بێت ئێمە هەروەکو ڕەفیق و برادەرێک دکتۆرمان هەیە کە بتوانێت ئەگەر نەتوانێت لە ماڵەکە بێتە دەرەوە هەر لە ڕێی تەلەفۆنەوە ڕێنمایی بکات یا بۆ نمونە عیلاج و شتی بۆ بەرین. ئەمانە هەمووی توانیمانە بەڵام ئەمە ئیشی ڕێکخراوەکان تەنها ئەوەیە کە دەرخستەی ئەم شتانم کە ئەوە چارەسەرەکە ئیشی حکوومەتە. خۆتەزانی ڕێکخراوەکان فەندێکی وا ئەمنە گەورەیانە کە بتوانێت چارەسەری ئەم هەموو شتان کە ڕێکخراو تەنها ئەتوانێت کێشەکان وە دەرخات بۆی حکوومەت چارەسەریان بکات. بەداخەوە کە ئەم شتاڵم ینی ساڵ بە ساڵ ئێمە توندوتیژیەکان بەرەو زیاترەوە و ئەبینی ینی هەمیشە ڕۆژنە ئێمە گوێبیستی کوشتنی ژنێک نەبین یاخود یا ژنێک لە ناچاریا کە خۆی ئەکوژێت بەداخەوە. بەڵام توندوتیژیەکان هەمیشە گۆڕانکاری بەسەرای وەکوتم ئەم ساڵ لە ئەم ساڵات توندوتیژیەکان هەمووی لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ڕوبەڕووی ژنانە بێتەوە و ئەوە ئەگەیانێت کە حکوومەت هیچ سانسۆرێکی نییە و حکوومەت هیچ دەستەڵاتێکی نییە بەداخەوە ئەکرێ ینی هێشتا درەنگ نەبووە حکوومەت هەنگاوێکی جدی بنێت و ئەم ساڵیانی بتوانێت چارەسەری هەموو کێشەکان بکات. ئەگەر بێت و حکوومەت ئاورەگ ناتەوە چارەسەر نەکات لەوانەیە ینی ڕووداوەکان بەرەو خراپتر بڕۆ.